واللهی ئەگەر شوو ئەکاتەوە سوێنێ بۆ ئەخۆم بەچیت ئێوێ سوێنێ بۆ ئەخۆم بابێت من لە لای ئەو زەلامی کە ئەم ئەچێتە داوای ئەم ئەڵێم وەڵڵا هیچ عیبێشی نییە ئەوەی خراپە بێت لەم ئافرەتانە بۆ حەچی تاوانە من بووم خراپەکار من بووم هەرچی سەرگەردانیە من بووم بەس دەبەرچی بچێتە ژیانی خۆی و ئیسراحەت کە من کێشاقم چیە بەسەریەوە وەڵڵا با لە کۆڵ منیش بێتەوە بەسە بۆ خەتوجان ئاوە ڕێگری وەکو سێبەر لی نابیتەوانێ حەق چێ بەسەریەوانی تەواو تۆ خۆ تازە ناگەڕێتەوە لایەوە ئەوەی وتومە ڕاستەکەم دەستم خۆش بێ ئەرە وڵات تەلەفۆنم بۆ ئەو ژنانش کردو و پێشم وتومە باوەکو من بەدبەخت و داماو نەبن بیناسن بزانن چۆنە لەبەر خاتی مناڵەکانیشم کێڵەکەێنەوە لای تۆ ئەو ژنەی کە لە لای تۆیە باشە بۆ مناڵەکانم ئازاریان نایە شتێکیان لێ ناکە دوایەوە بەتەمای ئەوەش نەبێ من نەشوو بکەمەوە و دانیشم شوو بکەمەوە بە یەکێکی وەکو تۆ جارێکی تر نە ئەو غەڵەتە ناکەمەوە جارێک و هەموو دنیاشم بیتە جارێکرد نایەمەوە لای تۆش کاک دکتۆر یعنی وەڵڵی نازانم بڵێم چی ئەها پێویست ناگات تۆ خۆ گوێ لێتی ئیتر ئەمە حەقیقەتەکەی کە لەبەردەم خۆتە ها خۆی ئەڵێ من باسی خراپە ناکەم بەڵام ئەها سێریکە چی ڕای کردووە بەم ئافرەتانی وتووە نەوەڵا ئەم پیاوەی من خرا ئەمە تەعشیر نییە ئەمە ناوزڕاندن نیە ئەمە سوکایەتیکردن نییە بە من ئەمە نایەوێت کاک دکتۆر من بەڕاستی گۆشت و خوێن و ئێسقانم منیش ئینسانم پێویستیم بەوە هەیە بژیم پێویستیم بەوە هەیە بیرکەمەوە عەقڵمێ بەڵام ئەم بەردەوام سێبەرێکی ڕەشە لەسەر من ئیلا بۆ خستنی من بۆ ڕوخانی من بە بەردەوامی ئیلا ئەبێ نەهێڵە من ئیسفادە لە ژیانی خۆم کەم باوەڕەکەی کاک دکتۆر بچمە داعوەتێکەوە بۆ نان خواردنێکی خۆش بیر لەوەکەم و عادی بزانم لەکوێوە بەڵایەکەم بۆ دروستەکە ئێستا بەڵایە گەیەنێ بەسەرمە حەیاشمان با لەناو ئەم خەڵکەیە یعنی بە بەردەوامی ئەو احترامی ئەوە ناگرێت کاک دکتۆر من و ئەم دەدانە ساڵ بە یەکەوە ژیاوین سێ مناڵ لە بینمانە هەیە باشە هیچ ناوەفای ئەم 10 ساڵەوە بێ یەخۆ کاکە لەمەوەی ئەم 10 ساڵە ئێمە هەر خراپ نەبووین لەم 10 ساڵە 10 باشەمان کردووە بەیەکەوە 10 جار سوودمان هەبوو بۆ یەک باشە سێ مناڵمان هەیە باشە تۆ هیچ نە احترامی ئەوە بگرە کە سێ مناڵ لە بینمانایە ئەم هەموو خراپە یعنی ئەم هەموو سوکایەتیکردنە بە من بۆچی من ئاوا سووک و سەلیم و ڕسواکەی لەبەردەم خەڵکە یعنی منش پێویستیم بەوە نییە کە بژیم پێویستیم بۆ نیە حەقیقەتی ژیانی خۆم بزانم وڵڵاهی ڕووناخانەمەیەکی گوناحە خاتون گیان بەخوا کابرای ئەگەر ئەوەنگە خراپە چۆن 10 ساڵ لەگەڵ یا ژیایی پێم بڵێن چۆن بۆ هێشتا سێ مناڵی لێ بێ ئەی چۆن ئێستا مناڵەکانە نێری بۆ لای یعنی تۆ ئەم کابرایە کە سووکەکەی لەلایەکەوە مناڵەکانی خۆشە تووشی گرەی دەرونیەکە خاتون گیان چ مناڵێکە بزانێ باوکی ئەوە نەخراپە چۆن شانازی بەمەوە کات کاک دکتۆر یەک شتی تر بەوەشەوە ناوەستێت بەم شتانەشەوە ناوەستێ جنێ و قسەی ناشرین سوکایەتیکردن بە کەس و کارم باسی دایک و باوکم بە خراپی وەڵڵاهی من ئاخر دایک و باوکی من بۆچی مناڵەکانیان خۆش ناوێت چۆتێتی نەچم بۆ لای نەنگ تو باپیرەتان بەخوا دەرمان خواردتانەکەن بەخوا کێشتان بۆ دروستە دایک و باوکی من بۆچی ئەمە ئەکەن باوکێکی ڕیسپی دایکێکی پیر وەڵڵا مناڵەکانی منیان لە چاویان خۆشترێ سوێنێ بۆ خۆم لە منیان زیاتر خۆشترێ هەمومان نەزانین نەوە لە مناڵ خۆشەویست جەرگی جەرگم باشە ئەم هاتووە جارێ بیر لەوە کاتەوە چۆن قەتعی ئەم عەلاقەیە بکە لە بینی دایک و باوکی من و مناڵەکانمە وەڵڵی یعنی بەڕاستی مناڵک منیش پێویستیم بەوە هەیە ئیسراحەت کەم منیش پێویستیم بەوە هەیە ئەم مناڵانە برمە ماڵی دایک و باوکم باشە بۆ ئەوەی وا بۆ ماڵی دایک و باوکی بۆ من قسەیەک ناکەم لە دایکی سوکایەتیم پێیەکە لە خوشکی سوکایەتیم پێیەکە لە باوکی سوکایەتیم پێیەکە خزم و کەسیان سوکایەتیم پێەکە یعنی ئەم مناڵانە بیر ئەکەنەوە باشە تۆ بڵێ ئەم باوکی ئێمە ئەمە نەخراب بێ کێنەوە بۆ لای من ناشتێکی ترە باشم باوکە ئێمە خۆ ئەو نەخراب نیە جازانی و مناڵەکەوێتە ململانی و نازانین بڕا بۆ بکە بڕا بە تۆ بکە قسەکانی ئەو بە نەزەری ئەوە گویان لێتی بەزیێنە واقع شتان لە توان نبینن ئەزانی و چاواشەکردنی مناڵەکان خاتون جا باشە دایک و باوکی و گوناحیان چیە و ئەم لەگەڵ ئەمە دایک و باوکی گوناحی چیە دکتۆر گیان دایک و باوک و خوشکەکانی ئەو بوونە هۆی جیابوونەوەی ماڵی منیان کاول کرد چۆن ئێڵە مناڵەکانم بچێت بەردەوام تەداخولیانە کرد لە ژیانمانە بەردەوام قسەیانە کرد یعنی بەبەر چای خۆموتیانە مەکەی ژنە بۆ تەلاقی نایی ماڵی منیان بە کاول کردووە ئێستا دانیشم مناڵەکانم بنێرن بۆ لای ئەوان لەبەرەی مناڵەکانیشم منیان لەبەر چاوکەوێ چۆن شتی واکەم